ئەمانە دەرچوانی کۆلێژی ئەندازیاری زانکۆی کەرکووکن کە لە کورد و عەرەب و تورکمان پێکهاتوون. دژ بە دانەمەزراندنیان چەندین جارە ناڕەزایی دەردەبڕن. جارێکی دیکە لە بەردەم بینای پارێزگای کەرکووکمان گرتنیان ڕاگەیاند. ئەوان داوای دامەزراندن لە دام و دەستگاکانی حکوومەتدا دەکەن و پێیان وایە دامەزراندن لە کەرکووک پێویستی بەواستە و پارەیە نەک بە میکانیزمی یاسایی خۆی کە خزمەت و ساڵی خوێندنە. داوای بەسیتی شتەکەین کە ئەوش حەقی خۆمانە، یعنی وا بین بێت چاومانەوە تەعینات زۆرە و بۆ ئێمە نییە، بۆچی چووە پارە نادەین واستە ناکرێتم خەڵکە باشە ئێستا بۆ منە، ینی ئەمە هەمووی ئیلاگ بووە، هەمووی خوێندیەتی باشە خوێندیەتی ئیلاگ بوونە، دوای ئێستا بۆ منە من ئەوایل مەحەدمە، دوای هاتمە بۆ کولیە، یعنی ئێوە ئەو نەساڵە خێدمە، دوای ژۆرم عەمەلایەتی ئیشکەم یان لە شەریکەی ئیشکەم هەموو ڕۆژە منەت بەسەرا بکە، ئەمەش خوا قبولش ناکە. فەما هاتیمانە داوای شتە بەسیتەکەن حەق خۆمانە، حاڵمان حاڵە و عالەم هەمووی تەعینە بێ لە بێت چاومانە ئەمە شار بەسیر دەکەین، بۆچی پارە نادەین واستەمان نییە، ئیتر ئەمەش هاتیمانە داوای شتێ بەسیتەکەین، حاڵمان حاڵە و خەڵکە. ئێمە وەکو کۆمەڵێک لە دەرچوانی کۆلێژی ئەندازیاری ئەمڕۆمان گرتی خۆمان ڕاگەیەنین کە ماوەی چەند ساڵێکە لەلایەنی حکوومەتی عێراقیەوە پەرایۆز کراوین، بۆیە ئێمە مانگرتین خۆمان ڕاگەیەنین و داواکانی لە حکوومەتی عێراقی کە دابان مەزرێنێت کە هەر یەشێک لە ئێمە ماوەی 4 ساڵ 5 ساڵ بگرە تا 9 ساڵ 10 ساڵیش ئەڕات دانیشتین لە ماڵ کۆلێژمان تاوا کردووە، دوای 16 ساڵ خوێندن ماندووبوونێکی زۆر لە ماڵەوە دانیشتین بێکار بێئیش. بەشێک لەم دەرچوانە دەتوانن لە کۆمپانیای نەوت و غازی باکوور لە کەرکووکدا بمەزرێن. دەرچوانی زانکۆکانی کەرکووک بەردەوام جەخت دەکەنەوە. دەبێت کەرکووکیەکان پشکی شێریان لە دامەزراندنی کۆمپانیا نەوتیەکاندا هەبێت. بەڵام تا ئێستا حکوومەتە و داوایەی لەبەرچاو نەگرتووە. کاریمانەوەیە یەکێ ئاورمان لێداتەوە، ینی معقول نییە ئێمە 6 ساڵە دانیشتوینە، من متەخەرجی 2013 هەتای سە دانیشتومە، بڕوا بکە لە شوێنێک منیان نەویستەوە، من کە مهندس کیمیاویم، یعنی مێردەکەمیش عینەن ئەو لە 2012 دانیشتووە ئەوش مهندس کیمیاوی کەس سێرێکمان ناکە. ئیتر ئێمەش هاتوینە بۆ ئێرە بەشک و یعنی تەعینێ شتێکمان بۆ بکەن، بەشکی ئاوڕێکمان لێ بدەنەوە لە هەرچ شوێنێ دامان مەنەزرێنن. ناوەڵا کیمیاوی کە هیچ شوێنێ نایە، بەس شەریکەی نەوتە بێ لێ بێ، ئەویش ڕاستی هەمووی بەس خەڵکی واستەکان و یاشە بێ پارەیە زۆر بدەی ئەنجا ئەگەر تەعینتکەن، ئەگینا هیچ شتێوان نییە. ماوەی نزیکەی 10 ساڵە دامەزراندنی سەدان دەرچووی زانکۆ و پەیمانگاکانی کەرکووک دواکەوتووە. ئەمەش لە کاتێکدایە کەرکووک یەکێکە لە شارە دەوڵەمەندەکانی عێراق بە هۆی زۆری نەوت و سامانی سروشتی، بەڵام دانیشتوانەکەی هێندەی بە پیسبوونی ژینگەکەی زیانیان بەرکەوتووە، نیو هێندە لە سەروەت و سامانەکەی بەهرەمەند نەبوون. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.